سەرهەڵانی فلامێنکۆ علاقەی بە کۆچکردنی قەرەجەکانەوە هەیە لە هیندستانەوە بە ناوچەی مێزۆپۆتامیا و بە حیسپیا تا ئەوروپا و بە تایبەتی تا خوارو ئیسپانیا ناوچەی ئەندەلوس کە قەرەجەکان لە ئیسپانیا گرسێنەوە وەجبەیەکیان لە میسرەوە ئەچنە ئەندەلوس کە پێیانەوترێ گیتانۆس وجبەیەکیان لە هەنگاریاوە ئەچنە ئەندەلوس دیارە لای خۆشمان هەیە پێیانەڵێن دۆم بە حکمەوەی کە کۆچیان کردو غەریب بوون لە ئەندەلوسە ئیشیان نەیراوەتێ وەکو مەسەلەی دینی ڕەفز کراون حەزیان خەڵکی ئەو کاتەی ئیسپانیا حەزیان لە ستایلی جلوبەرجیان نەبووە لەبەرەوە ئەم کەسانە ئەم قەرەجانە لە کۆڵانەکانە یا لە کافێکانە یا لە باڕەکانە سەمایان کرد و گۆرانیان وتووە بۆ ئەوەی کە دەرامەتی خۆیان دابین بکەن 1900ەکان بەدواوە چاخی ئاڵتونی پێڵێن چونکە چەند مۆسیقێکی زۆر باش ئەم ئیشیان زۆر پێشکەوتووە یەکێک لەوانە نینۆ ریکاردۆیە یەکێک لەوانە سابی کاسا دوا بە دوای ئەوانیش تاکو ئەم ساڵی پارەش کە ژیانە بوو پاکۆدەلوسیا بوو تا ئێستش بەردەوامە و فلەمێنکۆ ئەوەی خۆشە لە سنوورانیە بێ سنوورە زۆر ئازادە هەم بۆ ئیرتیجالیت هەم بۆ ئەوەی کە لەگەڵ جاز تێکەڵیکەی لەگەڵ ئۆپێرا تێکەڵیکەی لەگەڵ موسیقای کلاسیک تێکەڵی بکەی لەگەڵ پۆپ تێکەڵی بکەی سنووری نییە ینی زۆر بەرفراوانە سێری کچی کوردی بکەن منەوە بڕوایم زۆر پێویستە بۆ کچی کوردی چونکە بەتاڵکردنەوەیەکی عجایبە بۆ ئیحساس بۆ دەربڕین تعبیریە یانی سەمایەک تعبیریە یعنی لەهۆی لێوە لە خۆشت ناکرێت یعنی سەماکە لێرە هەچ حرەکەتێکی کردبێ بە بیرکردنەوە کراوە زۆر ئیشی لەسەر کراوە جا تەنسیقی ئێمە لەگەڵەوەی کە ئەم جۆش و خۆرۆشە پێکەوە یا بیکوژێنینەوە یا بەرزیکەینەوە پێویستمان بە هاوکاری بەرامبەر هەیە تێگەشتنی بەرامبەر ئەو کەسانی کە کەسانی وەکو ئێوە مەسەلا ئێمەمانە ئەم کولتورە بە جوانی بناسیێن چونکە کولتوری خۆمان نییە ئامانجەکە چییە؟ خۆی لەوانەیە ئامانجێکی تۆزێک شەخسی بێ